ساڵەها کوردی باشووری کوردستان لە ئەڵمانیا خاوەنی پاسپۆرتی عێراقین و هەر لەسەر ئەو ڕەگەزنامەیە مۆری مانەوەیان بۆ لێدراوە. بەڵام ئەوانە ساڵەهای ساڵە بەدەست ئەو ڕەگەزنامەیەوە دەناڵێنن. وەک خۆیان دەڵێن باڵێۆزخانەی عێراقی هیچ کار ئاسانییان بۆ نەکردوون، هەر بۆیە هەوڵ دەدەن ببنە خاوەنی ڕەگەزنامەی ئەڵمانی و چیتر لەو کێشانە دوورکەونەوە. هەسی بەوەلی خاوەنی 3 منداڵن و 13 ساڵ لە ئەڵمانیا دەژین. لە ماوەی ئەو چەند ساڵەدا تا ئێستا بەدەست کێشەی پاسپۆرتی عێراقیەوە دەناڵێنن. 13 ساڵە لە ئەڵمانیام ئەم 13 ساڵە کێشەم بەس جیازی عێراقیە. هەریانم فڵان کۆپیکە و فڵان تەزدیقە و بیوە بۆ محکەمە و چی بکە. یعنی ئەو من لە 2005 تا ئیسەر لەگەڵ سەفارەتی عێراقیە محاولەکەم ئەوەیش ئیسە مانگی 6 جواب ماتێ پەنجەمەوەرم کردێت تا ئیسە جواب ناتوە. ئێمە کوردین، یعنی کوردین بڕۆ سێ عەرەبەکان کەن، عەرەبەکان ئاواکەنە بێپرس ئەچنە ژوورە کوردەکانیش فەقیرە گیریان خواردێ. بۆ تازەکردنەوەی پاسپۆرتەکانیان ئەم خێزانە پێویست بۆ سەردانی کوردستان بکەنەوە. لێرە کار ئاسانیان بۆ نەکراوە و دوای ئەوە ئێستا بۆ گۆڕینی پاسپۆرتی جی بۆ ئا تووشی چەندین گرفتی دیکە بوون. منداڵەکانیان لە ئەڵمانیا لەدایک بووە و بەڵام تا ئێستا باڵێۆزخانی عێراقی دەستی بە دەستیان پێدەکەن و پاسپۆرتی عێراقیان بۆ نوێ ناکەنەوە. هەروەها بۆ زۆرینەی وڵاتان هەمیشە پێویستیان بە ڤیزەیە. بەهۆی نەبوونی ڤیزەوە یوسفی کوڕیان کە یاریزانی یانەی بڕۆسیا دۆرتمۆندا چەندین گەشتی یانەکەی لەدەست چووە. بیفاڵبی دۆرتمۆن ئەو یانەی کە یاریان لەگەڵاکات بۆ یابان ئەڕۆشتن بۆ تۆکیۆ دەورەیەکی ئەوە بوو ئەنتەرناسیۆناڵیانی جیهانی بوو. دۆرتمۆن نەیانزانی کە ئەم کوڕە جنسەی نییە. ئامادەکاریمان کرد و ڕۆشتین بۆ فرانکفۆرت. لەوێ تەلەفۆنی بۆ کردم ئینەکەی تخینەکەی ڕاهێنەرەکەی ڕاهێنەری تۆپیەکەی وتی مشکلەمان هەیە. وتم چییە؟ وتی یوسف جنسی ئەڵمانی نییە، ئەبێ فیزەی بۆرگرایە چکە بەسەر دوبەیەوە ڕۆن و دۆشەچین بۆ تۆکیۆ. هەر عێراقیەک لە ئەڵمانیا لەدایک بێت دەتوانێت ببێتە هەڵگری 2 ڕەگەزنامە. بەڵام یوسف ئەوەندە گرفتی بۆ دروست بۆ بەهۆی پاسپۆرتی عێراقیەوە کە لە ئێستاوە چاوەڕێ ئەو ڕۆژە دەکات کە ڕەگەزنامەی ئەڵمانی بگرێ بەدەستیەوە و ڕەگەزنامە عێراقیەکەشی بداتەوە دەست باڵێۆزخانی عێراقی لە ئەڵمانیا. بەس بۆی ئەو پاسپۆرتە نەمتوانی بڕم بۆ یاپان بۆ تۆکیۆ. بەتاقەت بووی؟ باڵێ زۆر گریام. هەر کەسێک لە ئەڵمانیا زیاد لە 7 ساڵ بژی و خاوەنی مافی مانەوە بێت ئەوە دەتوانێت بێتە هەڵگری ڕەگەزنامەی ئەڵمانی بە مەرجەک خۆیان بژێوی ژیانی خۆیان دابینکەن. ئێستا هەردووکیان شەو ڕۆژ کار دەکەن بۆ ئەوەی ببنە هاوڵاتێکی ئەڵمانی وەک خۆیان دەڵێن سەقات لە عێراقەکە باشترە. ئەوەی سە من محاولە ئەەکەم 6 بەیانی لێرە 5 بەیانی هەڵەسم بۆ ئیش مێردەکەیشم دوکانێ بە هەردووکمانەوە چین ئیشی سپیەکەین لەبەر خاتری جنسیەکەمان وەرگین کە بچین بۆ وڵاتیە بۆ سەفەرێ بۆ وڵاتی خۆمان بۆ شوێنێک. جوازی عێراقی کێشەی زۆر ئەبێ فیزە وەرگریت ئەگەر وڵات بواین نە پێویستیمان بە جوازی ئەڵمانیە کرد نە بە جوازی عێراقی ئەکرد. ئەم خێزانە دەڵێن ئێمە کاتێک دەتوانین ژیانێکی بێکێشە بەسەر بەرین کاتێک لە کێشەی پاسپۆرتی عێراقی بەدوورکەوینەوە. کوردی باشووری کوردستان دەڵێن ڕەگەزنامەی عێراقی تەنها بەڵگەیەکە بۆ هاتوچۆ و جگە لەسەر ئێشە هیچ سوودێکی دیکەیتیانە بۆ ئێمە و هەر کاتێک بەکاری دەهێنین برینمان دەکرێتەوە چکە ئەو کاتە بمان دەردەکەوێت کە کورد خاوەنی ڕەگەزنامەی خۆی نییە. ئاڵاشاڵی ڕووداو ئەڵمانی